تەواوی ئامارەکانی کار و چالاکیمان لە ڕۆژانی پشووی جەژنی قوربانی پیرۆز کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژانی پشووی جەژن لەلامان تۆمار کراوە بریتیە لە 18 ڕووداوی جۆرا و جۆر. لە کۆی ئەو 18 ڕووداوی جۆرا و جۆرە دیارە 16 ڕووداویان بە تەنها ئاگرکەوتنەوە بووە لە پوش و پاوان کە بەو هۆیەوە بە شێوەی نزیکراوەیی نزیکەی 20 دۆنم لە پوش و پاوان سوتاوە. زایدەن ئۆتۆمبیلێکی جۆری پیکاب لە سنووری شارۆچکەی سیدەکانیش سوتاوە و هەر دەمەوێت ئاماژە بۆ بکەم ڕووداوێکی خنکان بەداخەوە دیارە لەلامان تۆمار کراوە لە ڕۆژی سێمی جەژنی قوربانی پیرۆز. دیارە خێزانێکی دانیشتووی هەولێر بە مەبەستی گەشت و سەیران ڕوو لە یەکێک لە ڕووبارەکانی سنووری شارۆچکەی خەلیفان دەکەن بەداخەوە ئەو گەنجێکیان بە ناوی کوڕێکیان بە ناوی ئیسماعیل محەممەد عوتمان تەمەن 18 ساڵان دیارە هەر ساوە بە ئەنجامدانی مەلەوانی بەداخەوە ئاستی مەلەوانی وەکو پێویست نەبوویە بووتە هۆی خنکانی. لەلایەن هاوڵاتیانی ناوچەکە تەرمی ناوبراو لە ڕووبار هێنایانە دەرەوە و ڕەوانەی پزیشکی دادی سۆران کرا لەلایەن برایانمان لە پۆلیسی خەلیفان و تیمەکانمان لە بەرگری شارستانی. ماوەی 3 مانگی ڕابردوو بەداخەوە 8 هاوڵاتی کە 6یان گەشتیارن 2شیان لە هاوڵاتی ناوچەکەن لە ئەنجامی نەزانینی مەلەوانی لە ڕووبارەکاندا خنکان و بۆ لە ڕووبارەکان خنکاون بۆیە داوایان لێەکەین کەوا پابندی ڕێنمایەکانمان بن لە بەرگری شارستانی ئەگەر ئاستی مەلەوانیان وەکو پێویست نەبی با پەنانە بن بە مەبەستی ئەنجامدانی مەلەوانی